گەندەڵی ئەو مۆرانەیە کە سەرجەم جومگەکانی درەختی حکومڕانی لە هەرێمی کوردستان گرتووەتەوە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی گفتوگۆکی کراوە بۆ مامۆستایانی ئاینی هەڵەبجە ڕەخرا تا لە ڕێگەی وتار و پایامەکانیانەوە زیاتر تاکێم کۆمەڵگەیە دژی گەندەڵی هۆشیار بکەنەوە. ئەمڕۆ زانایان پێویستە لەسەریان لە مینبەرەکان بە چاک بڵێن بە چاک بە خراپیش بڵێن خراپ و ئەو ناعەدالەتی و گەندەڵیی کە هەیە بەڕاستی ئەو ناشەفافیە هەیە کە لە بودجەی هەرێمی کوردستانە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە و ئەو ناعەدالەتی و ئەو پاشاگەردانی و ئەو ستەم و ناحەقی کە هەیە بەڕاستی پێویستە لەسەر زانایان لە مینبەرەکان ڕوونی بکەنەوە تاوەکو خەڵکی هۆشیار بێتەوە. بەڕاستی مامۆستایانی ئاینی هەموو کاتێک دەوری خوانیان بینیوە خەڵکیان وشار کردوتەوە بۆ ئەوەی دەست پاک بن، داوێن پاک بن، دەم پاک بن، بێزەر و زیار بن بۆ میلەت، ئەمجا دوور بن لە گەندەڵی، خۆ پارێز بن، خەڵک پارێز بکەن، خەڵک بپارێزن لە هەموو خراپە و خراپەکاریەک و هەموو کاتێک دژ زوڵم ستەم بوو بە درێژایی مێژوو. ڕێکخراوی هەڵوێز لە چوارچێوەی چاودێری فەرمانگە و دامەزراوە حکوومیەکاندا ئەم جارە پەنجا لەسەر ڕۆڵی تاک دادەنێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا. مامۆستایانی ئاینی لە ڕابردوو ڕۆڵ و پێگەی گەورەیان هەبووە لە ئاراستەکردنی دەوڵەتە، بۆیە ئەمڕۆژ ئەتوانین هاوڵاتیان بۆ شێوە ئاراستەکەن بۆی کە خزمەتی هەم کۆمەلگاکە و هەم دینەکانی پێ بکرێەوە ئەو ئەرکەیەکەوێتە سەریان خیانەتی لێ نەکەن و کەسێک بەکاریان نێنێ بەوەی کە هەم دین و هەم دنیاشیان لەدەست دەچێت. پسپۆڕێکی یاسایی دەڵێت ئەوە ئیشی حکوومەتە بەگشت گەندەڵیدا بچێتەوە، تاکیش ڕۆڵی سەرەکی هەیە لە دروست نەکردنی کەسی گەندەڵدا. خۆی گەندەڵی ئێستا لەم قۆناغی ئێستاە وەکو نەتیجە ئەگەر تەعاملی لەگەڵا بکەی ئیشی دەوڵەت ئیشی حکوومەتە ئەو کارە بکات و ئیش مؤسساتی دەوڵەتە کە بە دوای مۆزوعەکە بچێت. مؤسسەی ڕقابی هەیە، مؤسسەی شەفافیت هەیە، محکەمەی نەزاهەت هەیە، تو ئەبێ وەکو نەتیجە کە قسە لەسەر مۆزوعەکە بکەین ئەوە ئیشی دەوڵەتە ئەو کارە بکە و دەوڵەتیش بە ئیشی خۆی هەڵناسێ و گەندەڵیش پەرەسێنێ. بەڵام پێش گەندەڵی کە دیاردەی دروست سەبەبەکانی دروست بوونی گەندەڵی من پێم وایە ئەو کاتە مامۆستا مدەریس، مامۆستای ئاینی، خەڵکی پیاوچاک، من تۆ هەمومان بەشدارین لەوەیە کە نەهێڵین بەفعلی کەسی گەندەڵ دروست بێ، کەسی بێتەوێت دروست بێ، کەسی خراپ دروست بێ کە ببێتە هەڕەشە بۆ سەر ژیانی خەڵک، بۆ سەر ماڵی خەڵک، بۆ سەر مڵکی خەڵک. ئەمە ئیشی هەرموانە، بەڵام وەکو نەتیجە بە بڕای منیشی دەوڵەت و حکوومەتە ئەو کارە بکە. مامۆستایان و زانایانی ئاینی جەختیان لەوە کردەوە کە هەمیشە وتار و پایامەکانیان هۆشیارکردنەوەی تاکە بەگشتی لە گشت بابەتەکاندا، بە تایبەت لە بەگژاچوونەوەی ستەم و گەندەڵیدا. ئەوەش دەخەنە ڕوو کە تاک دەتوانێت هۆشیار بێت و هاوکار نەبێت بۆ ئەنجامدانی گەندەڵی و بەپێی توانای خۆی کار بۆ بنەبڕکردنی بکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.